دوای ساڵێک لە دەرکردنی بڕیاری فرۆشتنی مریشک بە کێشی کیلۆ و 400 گرام، وەزیری کشتتوکاڵ یاریمی کوردستان بە نیگەرانیەوە دەڵێ دەستێوەردانی حزبی وای کرد بڕیارەکە سەر نەگرێ. مانجی ئایاری ساڵی ڕابردوو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان بڕیاریدا فرۆشتنی مریشکێک کە لە 2 کیلۆ زیاتر بێ قەدەغە بکرێت. بەڵام وەک بەشێک لە هاوڵاتیان دەڵێن دیارە بڕیارەکە تەنیا لەسەر کاغەز بووە. بەداخەوە کوردبینی و بەڕاستی دەستێوەردانی حزبی ئەم پرۆژە لەبەین برد. من حکومت بڕیارماندا بوو، بەڵام بەداخەوە ینی لایەنەکان هێندێکیان تەبەن خەڵکیان تەرجیع کرد و هانیاندا حکومت قەرارمانداوە حەقەتەن فەوزا و هەرایەکی زۆریان دروست کردو و دەتوانم بڵێم بە هەموو لایەک پرۆژەکان لەبەین برد. شارەزانی ڤێتەنەری دەڵێن ئەو مریشکانەی کێشیان 2 کیلۆیە لە ڕووی تەندروستیەوە گونجاوتر و تامێکی خۆشتری هەیە، چونکە لەو کێشەدا ڕێژەی هەبوونی ژار و دەرمانەکانی کەمتر تێکەڵ دەبێت. بەشێک لە مریشک فرۆشانیش لە شاری هەولێر دەڵێن تا کێشی مریشک کەمتر بێ کڕیاری زیاترە. هەتا 2 کیلۆنی زۆر باشترە و سعیترە، بەس ئەگە گەورەتر بی لەوانەیە ئەو مریشکە دەرزی و شتوالەی لێ بدرێتن چەوراتی زیار دەبی زۆر خراپە، بەس ئەگە گچکە بێ ئەو مریشکە بە سەحی و بە ئەوەی خۆی گەورە دەبی. هەتا 2 کیلۆ 2 کیلۆنیوی زۆر باشە، ئەو قیاسی خۆتی ئەی مریشی، بەس کە مریشک زیاتر بوو قیاسی مریشکەکەش دەڕوات تێک دەچی. ئێستا خەڵکە زیاتر مریشکەکەدا بە زۆری یعنی ئێستا خاصە لەو وەزعی عالم مریشکەکە دەبەوەی وەزعی داراییش باش نییە. کابرا 2 کیلۆی دەبا مەسەن دەکات 6,000 بەخایەکردەوە 6 دەکا، بەزەکە 4 کیلۆی ببا دەکات زۆر ناکڕی. ئێستا یعنی بە زۆری ئەمە مریشکەکە زیاتر دەڕوات. هەرچەندە پسپۆران جەخت لە مریشکی کێشکەم دەکەنەوە و وەزارەتی کشتتوکاڵش ئەو بڕیارەی داوە، بەڵام وا دیارە هەم بازاڕ و هەم بەرهەمهێنەرانی مریشک قازانجی زیاتر لە مریشکی قەڵەودا دەکەن. بۆیە دانەوێ بە هەر زۆرێ بووە فشار بخەنە سەر وەزارەت تا پابەندی بڕیارەکەی نەبن. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.